جه دنگ امریکا لواشنطن پایتخت مخالکه کنویا برنامه کورد کونکشن جوا بینر هجارا پیشکش دکن صلاح و رئیس من صالح دمیجرو هفکارا من بفراونوری لبرنامه کی تری امروی کورد کونکشن لگلتان دبین بو پیشکشکردنی دوین هوالکان لسر جیهان و ناوچەکە و هەروەها کۆمەڵێک راپۆرتی سەرنجڕاکێش لەوانەش دوین هەواڵەکان لەسەر ئۆکرانیا. جبري وجهي ام سردانا سروكي تركيا بو عربستان السعوديه بحث دكن وهروها بحث روشه عفرينه ودرب درن وين لهريما شهباي دكن هێزەکانی پاسەوانی نیشتمانی ئەمریکا ڕۆژی چوارشەمە خەریکی ئامادەکردنی کەرەستەی سەربازی بوون بۆ ناردنیان بۆ هێزەکانی ئوکرانیا. ئەو فیلمانەی ڕۆژی چوارشەمە لەلایەن پاسەوانانی نیشتمانی ئێندینیا بڵاوکراونەتەوە پیشانی دەدەن کە ئەوان خەریکی ئامادەکردنی زرێپۆشیەکانی ئەم سەوسیانزە زرێپۆشێکی کۆنا کە تەمەنی دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1960ەکان و سەردەمی جەنگی ساردینێوان ئەمریکا و یەکێتی سۆڤیەت کە هێشتاش بە باشی کار دەکەن. چەندین وڵاتی ڕۆژئاوایی بۆ یارمەتیدانی ئۆکرانیا بۆ شەڕ لەگەڵ هێزەکانی رووسیا ئامێری سەربازیان بۆ ئۆکرانیا ڕەوانە کردووە و دەیشیکەن. روسيا وامريكا بهف جوهرتنكا نا تشافريكري يا جرتيان بيك اني دمكيدا كو جرجي بلند بنادن افيرا واندا سروكي امريكا جو بايدن لواشنطن بايتخت جي روجنامه را بحث رولا خويا كسايتي دفي هف جوهرتني دا كيرو جوت من اوكر بيكو اغاهيم برفرح بيشكش بكا دفي هف جوهرتني دا تريفر ريد امريكيه كو جاليه موسكوي و نزیکی 3 سالان به تاوانباری ماده هشبر هاتبو زندان کرن هات راداس کرن بو امریکا و لبرانبر و امریکا فروکوان روسی کنستانتین یاروشینکو که 20 سالان ده زندان امریکا دا بو به صدمه سیخوری لدور در باز کرنا کوکاین بو امریکای هات راداس کرن بو روسیای. بۆ دوایین هەواڵەکان لەسەر ئۆکرانیا دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح. ئەو کاتت باش بەڵێن. سپاس بەفراو. بەڵێن سکرتێری گشتی UN بە لە سەردانەکەی ئەمڕۆی بۆ ئۆکرانیا لە مۆسکۆ لەگەڵ سەرۆکی رووسیا کۆبوویەوە و دەشڵێ کۆبوونەوەیەکی زۆر بەسوود بووە. پێ دوایە ئەمە جێی گەشتبینی بێ لە ئەگەر و نەگەری ڕاگررتنی ئەم شەڕەدا؟ ئەگەر بە وردی ئێمە تەماشای لێدوانەکانی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان بکەین بە پێچەوانەوە بەفراو خانم گەشتبینیەکی ئەو تۆی نەدا لەبەرەوەی ڕێک جەخت لەوە دەکاتەوە کۆبوونەوەکان ناتوانن شەڕ ڕابگرن و ڕاگررتنی شەڕ تەنها لە ئەستۆی وڵاتی رووسیا واتە رووسیای دانا بە بڕیاردەر بۆ ڕاگررتنی ئەم شەڕە سەپێنراوەی مۆسکۆ بەسەر ئۆکرانیادا ئەوەی کە دەڵێ کۆبوونەوەکەی بەسوود بووە پێدەچێت تەنها لەو لایەنەوە بوو بێ کە وەکو پرەنسیپێک لەگەڵ ڤلادیمیر پوتیندا ڕێکەوتووە بۆ کردنەوەی ڕێڕەوێک و دەربازکردنی خەڵکی سیڤیل بە تایبەتی لە شاری بەندەری ماریۆپۆڵ. باشە بەڵێن ئێستا زۆر ئاماژە دەکرێت بەوەی کە ئۆکرانیا لە بەردەم قەیرانێکی گەورەی مرۆییدایە نەتەوە یەکگرتووەکان هیچ بەرنمەیەکیان هەیە یان هەر هیچ نەبێ ئەگەری ئەو قەیرانە بەلانی کەم و کەم بکەنەوە؟ بە ڕۆژکاوانە بڵێن نەتەوە یەکگرتووەکان لەسەر ئاستی جیهان و لە کۆمەڵگەی نێونەتەوەییدا ڕێکخراوێکی لاوازە و پێ ناچێ خاوەنی بڕیاریش بێ بەڵام ئەو پرۆژانەی کە هەیەی لە ڕێی وڵاتانەوە دەتوانێت وەکو بەرنمەی کار بەجێیان بگەێنێ. هەوڵەکانی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان هەم لە رووسیاوە هەم لە ئۆکرانیاش بۆ ئەوەیە کە هەر هیچ نەبێ کاریگەریەکانی ئەم قەیرانە مرۆیە کەم بکاتەوە یاخو ڕێگەی لێ بگرێ بەڵام چەندێک دەتوانێت بیکە چەندێک ناتوانێت ئەمەیان پرسێکە ئەکرێ بڵێم لە چەند هەفتەی ئایندەدا بێلەوە بەفراخانمەگەر یارمەتیم بە قەیرانێکی تری زۆر گرنگ لە ئێسادا ڕووی لە جیهان کردووە ئەویش قەیرانی خۆراکە بە تایبەتی رووسیا و ئۆکرانیا کە
هەناردەی هەرە گەورەی جیهان دەکەن لە گەنمدا لە ئێستادا یعنی دەبینی لە زۆر وڵاتی جیهاندا کێشەی کەمی نان دروست بووە. ئەمە ژێشێکە لەو قەیرانانەی کە نەتەوە یەکگرتوەکان وەک دەڵێ کاری لەسەر دەکا چونکە ئەمە برسێتی و هەژاری لە جیهانە دروست دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ کاتەکەت بەڵێ. سپاس. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بەڵێ ساڵە دەچینە تورکیەش و هەندێک هەواڵی نوێ لە وڵاتەوە. بەێ بەفراو ینی بەوان چەند درۆژێن داویدا هەنێک نوچەین گرنگ تورکی هاتن دناواندا ژی دۆسەیە خێرخواز عوسمان کەڤالا و سەردانە ئەردۆغان بۆ عەرەبستانە سعودیە. سەرۆکی تورکیە رەجەب تایب ئەردۆغان ڕۆژا پێنجشەمێ سەردانە عەرەبستانە سعودیە دکات چارچوەیە هەولên çêkirina pêwendiyên herdû welatan di nav de jî ji navvirina Enqerê ya dosyeya yasayî de derbarê kuştina rojnamevan Cemal Xaşiqcî li Stenbolê nivîsgeha Erdogan got ku ew ê di serdana xwe de ya du rojan da pêwendiyên Enqerê li gel Riyadê û riyên hevrêziya di navîna herdû welatan da gotûbêj bike. Şîrovekar û berpirs dibêjin piştgiriya Erebistana Siûdî dê aboriya nebaş ya Tirkiye bihêz bike. Pêwendiyên herdû welatan xirab bûn piştî kuştina Xaşiqcî di Konsulxaneya Erebistana Siûdî de li Stenbolê sala 2018. تایب ئەردۆغان سەرۆکی تورکیا ڕایگەیان کە بڕیاری زیندانیکردنی هەتاهەتایی بۆ چالاکوان عوسمان کەڤاڵا لەسەر خۆپیشاندانەکانی دژە حکوومەت لە ساڵی 2013 دەری خستووە کە دادگاکانی تورکیا سربەخۆن. ئەردۆغان گوتی دادگای مافی مرۆڤی ئۆروپا کە داوای کردبوو کۆتایی بە دەست بەسەرکردنی کەڤاڵا بهێنن بەبێ تاوانبارکردنی ناوبراو هەروەها هاوپەیمانە ڕۆژئاواییەکانی ئەنکەرە دەبێ پابند بن بە بڕیارەکەی دادگا. کەڤاڵا دوای ماوەیەک دەست بەسەربوونی ڕۆژی دووشەمە بە تۆمەتی ڕێکخستن و پارەدان بۆ خۆپیشاندانی سەرتاسەری لە ساڵی 2013دا بە زیندانی هەتاهەتایی سزادرا. ڕەخنەگەران دەڵێن دادگاکانی تورکیا لە ژێر کاریگەری ئەردوغان و پارتەکەیدان بانگەشەیە کە ئەردوغان ڕۆژی چوارشەمە جارێکی تر ڕەتی کردەوە. ji bo agahiyên dawî li dor dosyeya Kevala û serdana Erdogan bo Erebistana Siûdî niha hevkara me Özlem Yasak ji odeya nûçeyan be me re ye. Dem baş Özlem te çi tiştên nû di vê derbarê de heye? Dembaş Salih em dikarin bêjin tevî ku daxuyaniyên nerazîbûnên ser biryara cezakirina Kevala didome cara yekî ku me agahî bîst daxuyaniya Kevalaya yekem derket holê do êvarê komek parlamenterên opozisyona Türkiye'ye cara yekê serdana Kevala û girtiyên din kirin bi rêka wa li gor daxuyaniya wa Kevala li ser biryara cezakirina xwe hûsa gotiye ku min hêvî nedikir ku piştî ku wan dadgeha Türk min oqa dirêj di zindanê de hişt min berdin lê min ev jî çaverê nedikir heke destê wan da benek hebana wê wan minê darda bikirana. Belê Özlem yani serdana Erdogan bo Erebistana Siûdî bi rasî tiştekî balkêş e li gor çavdêr û em bêjin kesên ku dişopînin piştî çend salan ji sarbûnekê ez bawerim îro dighe Erebistana Siûdî bêhtir agahî li cem te divê derbarê de çi hene? Belê Wekî salê têjî de vîdeoya me da bi temaşevanê me re parve kir hînek agahiyek fermîn negihîştiye destê me ku Erdogan gihîştiye Erebistana Siûdî yan jî na lê li gor daxuyaniya nivîsgeha Erdogan bernama wîna du rojan em dikarin bêjin ku diyare li gor vî bernameyê ew ê piştî gihîştina Suudi Erebistanê ew ê bi Kral Suud re Abdulaziz re şîva êvarê bixwe piştî jî bi Prensê Cigîr ra ew ê hevdîtinek du alî bike şandeya Türk û tê xweya kirin ku Erdogan piştî
ve hevditine biçe Mekke'yi u sübeci serdana ümreye bike. بله اوزلم یعنی امریکا هم هنکی ور سر هلواسته امریکا دوی درباره ده امریکی دوی درباره ده بر پرسن امریکی چه ده بیژن یعنی درباره سردانی ده درباره دوسای کاوال هر حال ما دو بحث کرد بهتر درباره و سردانی ده اگر کرتید ببیجی بله تevîkul ji karbidestên Amerîkî ya jî rêveberiya Biden tu daxuyanî yek taybet li ser vê serdanê tune bî jî em dikarin bêjin ku gelek pispor û çavderên siyasî dibêjin ku armanca serekliya Erdogan aboriyê ku dixwaze di nava torekî ku niha Çîn, Kore, mirgehên yekbûyiyên Erebî hene ku bi qasî 28 milyar dolarî xwe têke nav wa û Erebistana Suudî hinek ve berhaneyên aborî û peymanan bi Tirkiye re çêbike. برای اوزلم یاساک تجی اودیا نوچایم به مرابی گلک سپاس. بەڵێ ساڵە دەچینە ئەفرین دوای 4 ساڵ لە ئۆپراسیۆنە سەربازیەکانی تورکیا راسته بس بریوی راسی بفرمایید خاصت شکی ببیجم ترکیه هناك بحثوایی که دکن پشتی شر روسیا لأوکراینای هناك دبیجن یعنی اف شرهان لخوشیا ترکیه هاتی لخوشیا سیاست ترکیه هاتی هناك جرام واحد دبت شتين خراب بو هناك كان باشه جي هێرشی شاخەی زەیتون بۆ سەر هەرێمی ئەفرین لە باکووری ڕۆژاوای سووریا ئۆپراسیۆنێکی سەربازی بوو کە لە سەرەتای ساڵی 2010 و لەلایەن هێزە چەکدارەکانی تورکیا و سوپای سووریای ئازاد کە سەر بە تورکیان بەڕێوە چوو. حکوومەتی تورکیا ئەو کاتڕایگەیان کە هێزەکانی ژێردەسەڵاتی کوردەکان لەو هەرێمەدا هێرشیان کردوەتە سەر تورکیا و ئەو وڵاتە لەسەر بنەما و یاسای نێودەوڵەتیەکان مافی خۆیەتی کە بۆ پاراستنی خۆی ئەو هێرشە بکاتە سەر ئەو ناوچەیە. دوای کۆتایی هاتنی ئۆپراسیۆنە سەربازیەکان نەتەوەی یەکگرتوەکان زیاتر لە 150,000 پەنابەری کوردیان لە کەمپەکانی دەوروبەری ئەو ناوچەیە تۆمار کردبوو. هەروەها چاودێری مافی مرۆڤی سووریەش گوتی بەگشتی نزیکەی 300,000 کەس ئاوارە بوون. زانیاری زۆرتر لەم بارەیەوە لە راپۆرتێکی هاوکارم دەخیل شەمۆدا دەبینین. بەری هێزên Tirkiye û komalên çekdarên rikaberên rejima Sûrî bikevne Efrînê li wileyên tank û topxana Tirkiye bomb arasteyî wê herêmê dikirin. Raporteka serbixweya netewînêgirtî li tebaxa 2018 diyar dike ku heta hejdey adara wê salê dema bi fermî girtina Efrînê hat ragihandin 98,000 ji jimara 320,000 xelkê Efrînê û gundên dorûber aware bûn. Zûdeya Tirkiye rijdiye dike ku ewlehiya wê ya niştîmanî rastî gefantê çunku hêzên YPG yên çekdar li ser dirêjahiya Sûriyê wê bi Sûriyê re girêdayî PKK ne. Rayadarên Tirkiye digot di demê salekê de berî êrîşa wan li ser Efrînê ji Efrînê 700 êrîş li ser erdê wan hatine kirin. لەوان ێریشەوان لەسەر وێ هەرێمێ لەسەر بنەمای قانونی نێفنەتەوەیە و بەندا پێنجویەکیان نەتەوێن یەکگرتی تایبەت بە مافێ بەڕەوانیکردنێ ژوخوا. لێ هەنێک شارەزا لەڤەر لە واشنگتن چالاکیên Tirkiye di nav erdê Sûrî de bi pêşhatên siyasiyên nav Tirkiye de peywendîdar dikin. Bi vê watayê Tirkiye vê gotara ku li Sûriyê gefa li ser evlehiya neteweyî ya Tirkiye heye bo van operasyonan dike hincet û her wiha ji bo ku di nav welat da navdengê xwe baş bike demekî beriya hilbijartinan. Bi ronî ev operasyon ji xizmeta rojeva siyaseta navxweyî dike ji bo qazanca hikûmeta Serokkomar Erdogan. Zêdebarî wê jî kontrolkirina vê herêma dewlemenda darên zeytûnan û tenê 35 kilometran dûrî deryaya navarast ji Tirkiye re giring e heta ku cihê Enkerê û birrêka komalên girêdayî wê di nav welatên herêmê de qeyîm be. Ez bawer dikim Tirkiye bihêviye ku ev yek dê cihê Enqerê bihêz bike ne tenê dê têkeliyên bi Amerîkayê re lê ya girîngtir dê danûstandirnên Sûriyê de ku têde Rûsya, Êran û rejîma Esed jî beşdar in. Ji ber vê yekê Enqerê hêvî dike ku hebûna xwe ya leşkerî û dardestên xwe li van deveran bihêle heta ku cihê xwe li ser masaya danûstandinan veke da ku bikaribe berjewendiyên dardestên xwe yên îslamîst li Sûriyê pêş bixe. Xelkê Efrînê dibêje berî ku Tirkiye bikefte herêma wan ew herêma herî
ئارام بوو تەڤێک و ئەو 6 ساڵ بوون شەڕی نافخەی سووریە دەست پێ کردی. نەها تورکیە و کۆمەڵێن دەست بەسەر ئەفرینێدا گرتی دەبێژن ڕەوش ئارامە و ژی خەڵکی دخوازن ڤەگەڕن مالێن خوا. لێ لە گۆڕا سازیە نێفنەتەوەی ئەو هەرێم نەئەولەیە سیڤیل تێنگرتن ڕاواندن و ئەشکەنجەدان و تاوانên بە هەموو ڕەنگان لێ دەبن و بووە بازارێ قاچاغیە ئەندامên لاشێ مرۆڤان. لەوان ژمارە کێم ji خەڵکێ wê vegeriyaya. Rêvebera Komîsyona Amerîkî Azadiya Olan dibêje ew rewşa nearam ji encamê kiryarên Tirkiyeyê ye. The destabilization that's happening in northeast Syria is being caused by Turkey. So even though نارامیا گلباکر و رشهلات سوریه هی سایا ترکیه داعش گفل ور او جیجبر زدبونا کریارن ترکیه خلک ور کبراتیج جنوسایدا داعش رزگار بونه لهنک جوان لهرمن وک عفرین گرسپی و سرکانیه نچار بونه جوارن خود در کون مگلک راپورتن هویتی و تاوان دیتینه دەسەردانا باکوورێ ڕۆژهەڵاتە سووریەدا لە نیڤامەها یەک ڕێبەندانە ئەف ساڵ خانم میانزێ نەکاری بوو سەردانا هەرێما ئەفرینێ بکە لێوێ خواست ئەو تاوان و زرم و زۆرداریە ئارتێشا تورکیە و کۆمەڵێن کو ئەنکەرێ دەستەکێ دەدەوان وەرن ڕاوەستاندن. There's been many reports of disappearance of women of all religions. گلک راپورت هنه لسروندا کرنا جنان جهمو پیکاتان به تایبتی جگمانین اولی و کردان جبروی افدر بو جنان خطره از باور دکم ده سالا بوری دا مدید کو 14 شینوارن اولی نزدیان ویران کرینه راپورت وان کارن هوانه بردوام لعفرین دبهیسن و دلمت اشینه ڕاستیا و هەری پێتر ئەفرینیان دیئێشینەوانە بەهیوی دیکە ئەوە جڤاکە نیفنەتەوەی بێدەنگە لە هەمبەر دەردێوانی مرۆڤانیە 4 ساڵ و نیڤان. نەهر ئەف ڕێڤەبەری ئەنجومەنی پارتیا پاشەڕۆژی دەبێژە تورکیە کەت ئەفرینێ بە چەکی ئەوروپی و ئەمریکیان و بە چرای وانی کەسک دەرباز بوو. محەممەد ڕەشید گۆتژی فشارە نیفنەتەوەی نەبە تورکیە ژە ئەفرینێ دەرناکەوە. اگر زختك لسر دولت ترک چینه به دوی باوری دانه که حاضر بینو خواده که که داگر کرنا خواب بدومینه و عینی تبلی اردینگاری ترکیه بکه او حرمت داگر کری ام ده 100 سالا 21 امین دا جیان دکن آنها جی حیا به دقیقه و کلیجی چاوگرتن جی داگر کرنه و تجاوز کرنه و گاورتن دموغرافی ده حرم دا تی چه کرن هفجی تی شوازه کو بن پیکرنا ما فهمروال پیشا چاوی دنیای تی چه کرن و عینی جی تیودانک هیا کو چتاین داعشی دبن کم چتای دبن سیوان دولتی کی سرکه دناونات و دا جی دگره ji destpêka şerê dijî Komala Dewleta İslamî Daeş were Kurd hevbendên herî nêzîkî Amerîkana. Lê di 4 sal û nîvên borî da û bi sedemê operasyonên Tirkiye sedan hezar Kurdên Efrînê û bajarîndiyên Bakurê Rojhilata Sûriyê aware bûne û di şert û mercên dijwar de dijîn. Li gora saziyên nêfneteweyî ew rastî zêdegavî û tund û tîjiyan jî dibin. لەوە یەک دپرسە گەلۆ divê ئەمریکا bi çi zimanî bi Tirkiye repaxive dema behs were ser Kurdên Sûriyê û herêma Efrînê. Telling the Turks our relationship is deteriorating and it is deteriorating because ji Tirkan re bibêjin ku têkiliyama xerab dibe û çend tê xerabtir dibe ji ber we. Hûn Tirk tim tiştan berova jî dikin û ji me re dibêjin hûn çima li Sûriye piştgiriya PYD dikin. Ew terorîstin. Lê gelek tiştên ku Tirk bi xwe jî dikin bi rastî nexweşin. Şareza bawer dikin ku xerciya hikûmeta Erdogan li ser wan operasyonan û xwedîkirina komalên çekdarên Erebên Sunnî bi mebesta qeyîmkirina hebûna dîfaktoya Tirkiyeya ji demek dirêj re ji bo ku stratîjiya Enkerê bibe bijare guncaw di herêmên şerên bêdawî û bêçareserî de di Rojhilata Navîn. جبری دربدربونا وی هجمارا مزن یا خلکی عفرینه چالاکوان بحثا زیدگاوی و بن پیکرنان دکن جالی گروپن اپوزیسیون گریدای ترکیه کو عفرینه کنترل دکن ام بهتر رونی بدن سروی مجاری جبو وی که هفکار ما دخیل شما آماده یا دم باش دخیل سپاس بو راپورت تب راسی بالکش بو روشا دربدرن عفرینه لکامپین شعبای بر بکوه دچل گور پیوندین کتب شارزا و بر پرسارا کری
سپاس صالح ڕاستیژی ڕەوش بەرەف خراببوونی دچەمە بێ مەنەوێ ینی ئەم دەزانن و ئەگەرم بەحسی هەرێمە ئەفرینی بگشتی بکەن ینی گۆڕە نەتەوێنێ گرتی 442,000 خەلکیوێ هەیە بتر هەشتی سادێ ژێ دەربەدەر بووە لە گۆڕا ڕێخستیا مافی مرۆڤان چادریە مافی مرۆڤن سووری نیف میلیۆن لە ئەفرینی هەنە 350,000 جوانە دەربەدرن یعنی لە شەهبا بتنی ئەم دەزانن نەها بتر 100,000 هێشتا دەربەدەر مانە ئەجا کێشە هەندێکدا نەڕێخستین مافی مرۆڤان یعنی ئەو هەرێماشە بە تایبەتیژی نەها نە پێناسی پێنینەک و هەرێمەکە دەربەدرایان کەمپێن پەنابەرانە لە گۆڕانەتەوێ نێگرتی لۆمە ڕێخستین مرۆڤانی ناگەهنوان ئالیکاری جواران نینن بتنی هەیڤا سۆرا کوردستانیان هەیڤا سۆرا سەر بە ڕێبەریا خۆسەرڕا بەس پرسکرێکە ئەفرینەیە بڕاستی ینی گەلک لە گۆر پەیوەندیە بوانە دەکەن لە باکوور ڕۆژهەڵاتی سوورێ بەتەواهێژی ئەو ڕێخستنی گردایی نەتەوەی گرتی نەخواڵکارن بگین خەلکێ دەوێ دەربارەیدا پارتیên سیاسیên Kurdên Sûriyê behsa em bibêjin guhertina demografîkê Efrînê wê herêmê bi giştî dikin ev yek eger bibe wê çawa careke din berevacî be wê çawa were duristkirin يعني صالح ما بي ما في اف كيش قال كي مازن بويا ومازن بمينا اجبر كانت سادمان ياك يعني جمالك كومالين تشقدار كاتنا دفرع عفريني دا يعني بلد قوتني بينجينا لقورا رابورتك 2019 انا توني قلتي بينجي كومالين تشقدار دياري ميدا نهاد بيجن تدي هاف ديجرين يعني ليك جداد بن ياندرت كيفن نها بترسي هو بينج كومالين تشقدار دوردانا افيك عددوا تي قوتن كو بترجع 400,000 خلكي نهريمي هاتنا هريمي اكن جيكرن عربين دورو برتو دزاني ادلبا دير الزورة عزازة وان هريمينكو جبلي كو تركماني كو هاتن وين هريمي هاتنا جيب جيكرن دبيجن كو هناك عربين ولاتين ديجي الور هاتنا جيب جيكرن ابجا اگر هاتو صباحي بهيفيا هندي كروشا سوري باش ببا او كيشن سوري نمينن ارام يبا ديسان وكيشا بمينا تشكو او خلق بلا هجمارك الروشتفاني نغوطه يا دمشق بايتخشي ببيرا متيك برن وي هريمي وي هري بجيهبون حرحه لهاد شندي دبيجن او فغارن جيلي نديارك او فغارن انا دخيل امريكي في درباري دا تشل بيجن بربرسن امريكي يعني خمين خدر دبرند في درباري دا يعني دما بحث بيسر مثلا تندوتيجيا والوزيا وكشتن وقرتن وانا البت او خما وانا يعني بحث ديكن ليه بقشتي دمي دا سبيكرنا او اوبراسيون تركيا بريشار صالو نيفا د عفريني دا يعني بترجي امريكا قال كي خو بيدان كريان امريكا قال كي نكر خما خو تشكو امريكا لوي دمي ديغوتكو مثلا شر داعش سنجيا مال سروينايا جرانيا مال سر هنديه كل شر داعش لوي ده هريمي داعش نبو كومال دين تشقدار بون شر دين برا هزين سوري وكومال تشقدار الركابرين ويبون لوما قال كي امريكي وي هرمي بتايبت نكر شخوره نكرنا خمكه مازن وهطانا هاجي وصايا لي دما بيشري تشي الدنيا يعني بهتر قريدايه بالروشه قشتيا سوريا اگر شهر سري قشتي لسوريا ببا ولا عفرين يجي حال ببا سباس دخيل شموت بمربي قالك سباس بوا واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە لەگەڵمان بن. برای بفراو مگلک آگاهی خرابی و شر و ویرانی کرن از باورم هم راپورت که دور موزیکی هست بلا موجی بله سال راپورتی که جوانا لسر پیاوی کی بیقول که میوزیک دجانید بالکیشه جورجی تمن 28 سال که همو جیانی ببی باوشک بسر بردووە سەرڕای بربەستەکانی ناوژیانی بەردەوامە لە ژیان کردن ئەو گیتار دەژەنێت و سەیارە لێ دەخڕێت و لەگەڵ سەگەکەی دەچێت بۆ پیاسە. هاوکارم یەحیا بەرزەنجی لەسەر ژیانی جۆرج راپۆرتێکی بۆ ئامادەکردوون کە پێکەوە دەیبینین. ڕەنگە ئاسان نەبێت باسکردنی ژیانی جۆرج 28 ساڵ تەمەن لەگەڵ بێقۆڵیدا
وەلێ هەگبەی پڕە بڵێ بتوانین لە 2 ڕۆژدا چاوی کامێرە لە بەسەرهاتەکانی پڕکەین. من لە ڕۆمانیا لەدایک بووم. هەرزوو باوک و دایکم خستمیانە خانەی بێسەرپەرشتان. بۆ چەند ساڵێک لەوێ مامەوە تا بەخت یاوەرم بوو ژن و پیاوێکی ئەمریکی کردمیانە مناڵی خۆیان. چانسێکیان دامێت تا بژیم و ببمە کەسایەتیەک کە ئێستا ژیانێکی باشم هەیە. دەپرسم چیم لێ بەسەرە هات ئەگەر ئەوان هەڵیان نەگرت بامایەوە دڵنیام ئێستا لە ژیاندا نەما بووم. لە زۆر شوێنی دیکە هاوتای جۆرجەکان هەڵبژاردننی کونجێک بێن بۆ خۆشیێنی، بەڵام لە وڵاتەی کە بە فرسەت بە نێوبانگە ئەمریکا ئەمیشی گرتووەتەوە. هەر لە منداڵیەوە شوێن مۆسیقاکەی کەوتووە. لە هەندێک ساتەکانی ژیانمدا زۆر بێزار بووم. تووڕە بووم لە جیهان، تووڕە بووم لە خوددا، بۆچی بێقۆڵ دروستی کردوم. ئیدی هەرزوو لەوە گەیشتم ڕەخنەکانم بێ سوودن و قۆڵەکانم بۆ ناهێننەوە. هەموو کەسیش تووشی ناڕەحەتی و ئاڵێنگیری دەبێتەوە. ڕۆژانە بە ماشێنەکەی وەک خەڵکی دی ئاسایی دێت و دەڕوات. لەم ئۆتۆمبیلەدا جیاوازیەکە ڕوونە، پێکانی وەک دەستەکانی من و تۆ بەکاردێنێت. هەستم بە دڵنیایی لێخوڕینەکەیەکێت. خۆوتنی تاکو ئێستا هیچ سەرپێچیەکی یاساییشی نییە. باوەڕم بەوە هێناوە ڕەنگە قاچەکانم جیاوازتر دروست کرابن. لەبەرەوەی قۆڵم نییە قاچەکانم باش دەجوڵێنم و پەنجەکانی بۆ هەموو شتێک بەکاردەهێنم. لە هەر کوێیەک ئەم جووتە پێکەوە بن ئەو چاوانەی لیان دەڕوانن میهرەبان دەرەکەون. لە ماڵەکەشی هاوسەرێکی میهرەبانە و هەموو کارێکی ژەکات. جاجارەش دەنگی ئارامی گیتارێک و دەنگێکی زوڵاو. پێشتر خەڵکێکم نەدیبوو کە بەبێ قۆڵ لەدایک بوو بێت. هەندێک بیرم لێ کردەوە، بەڵام کاتێک بینیم وەک بینینی هەر کەسێکی ئاسایی وا بوو کە لە سەرەتاوە دەیناسی. زۆر جار کلتور و هەستە مرۆڤایەتیەکان زۆر شت دەگۆڕن. ئیدی چارەنووسی خاوەن پێداویستێکی تایبەت ئەکەوێتە دەستی دایک و بابێکی نەدی و نەناسەوە. باوکو و دایکە ئەمریکیەکەم هەمیشە بیریان دەهێنامەوە کە بۆ هۆکارێکی وەها هاتوومەتە ژیانەوە. خودداش پلانێکی بۆ من هەیە. ڕاستە من بە هەڵە دروست نەبووم. لە دایکبوونم ڕووداوێک نەبووە کە هەڵە کرابێت. ژیان فرسەتی زۆرە و منیش هەوڵی خۆمدا. بەڵام بیر و باوەڕی چەسپیویش زۆر گرێکوێرەی ژیان نەکاتەوە. ببینە جۆرج لە دایک و باوکە ڕۆمانیەکەشی خۆش بووە. کاتێک گەنج بووم زۆر لۆمەی باوک و دایکە ڕاستەقینەکەمە کرد. تا ماوەیەکیش لێیان تووڕە بووم لەبەرەوەی وەها دروست بووم. چۆن بردومیانە داهاتی و خانە. پاشان لەوە تێگەشتم کە هەژار بوون و نەیانتوانیوە من بگرنە ئەستۆی خۆیان. کە گەورە بووم لێیان تێگەیشتم و لێیان خۆش بووم. چیرۆکی سەرکەوتنی جۆرج ئیلهامبەخشە. ئەوەی بەدەست و پێکان بۆیان نەکراوە. ئەم بە بێقۆڵی کردوێتی. گیتارژەنێک دەیەوێ هیوایەک بێت بۆ ئەوانەی خاوەن پێداویستی تایبەتن. توانەکانم و چۆنێتی ژیانم و بەچی دەژیم سەفەر دەکەم و مۆسیقا دەژەنم. هەندێک جار بۆ بۆنەکان داوەت دەکرێم و باسی خۆمیان بۆ دەکەم. چەند هەفتەیەکی دیکە لە تێنەسی میوانداری کراوم تا لە ئیڤێنتێکدا لەسەر منداڵ هەڵگرتنەوە بدگوم و باسی ئەزمموی خۆم بکەم کە یەکێکم لەوانە. 28 ساڵە سەول لێدان بە نێو بربەستەکاندا تا گەیشتن بە ناوداری. دەخوازێت چیرۆکەکەی تاقانە نەبێ و هەزارانی دی هاوشێوەی جۆرج ئەسپەشەی خۆیان تاودەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شاری ریچمۆند، ویلایەتی ڤێرجینیا. بۆ زانیاری زۆرتر لەسەر ئەم چیرۆکە سەرنجڕاکێشە دەڕۆینە لای هاوکارم یەحیا بەرزەنجی.
یحیا دەمەوێت بزانم چۆن لەگەڵ پاڵەوانی چیرۆکی راپۆرتەکەدا ئاشنا بووی؟ ئەلبەتە من لە کوردستان لە ڕابردوو کاری ڕۆژنامەوانی مەکرد، بەڵام کە هاتمە ئەمریکا ئەلبەتە دۆزینەوەی کونج و کەلەبەرەکانی ئەم وڵاتە کە بڵێن کللتوری تۆنیە وڵاتێکی ئاشنانی پێی زەحمەتی و سەختی خۆی هەیە، بەڵام بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە من زۆر بەردەوام ینی گرنگی پێدەم قسەکردنە لەگەڵ خەڵکی ئەمریکایە کە لە قسەکردنانی زۆر جاریانی بیرۆکە دەستەکەوێت. بەنمونە ئەم بیرۆکەیە من لە مەلەوانگەیەک دەستکەوکە لەگەڵ خانوێکی بە تەمەن کە مامۆستای زانکۆیە قسەم لەسەر بەخشی نەکرد لەم وڵاتە پێدانەوەی چانسی دووهەم بە کەسەکانەوەی کە تاوانێکن چەند گرنگە بۆ کۆمەلگا ئەو باسیەوەی بۆ کردم کەەوە پیاوێکەیە خێزانێکەیە لە ریچمۆند کەەوە تاکو ئێستا زیاتر لە حەو کەسیان ئەدۆبت کردووە و کردویانە بە منداڵی خۆیان هەمووشیان کەم ئەندامن خاوەن پێداویستی تایبەتن. یەکێک لەوانە جۆرجە کە باسیەوەی بۆ کردم کەوا جۆرج یەکێکە لەوانەیە کە ئێستا ناودارە لە ئەمریکا. بەڕاستیانی زۆر بەلامۆ سەرنجڕاکێش بوو، بەڵام هەچەنە خانمەکە هیچ زانیارێکی لەسەر بڵین کۆنتاکتی ئەو کەسە نەبوو، پەیوەندەکانی نەبوو، بەڵام من لە ڕێگەی فەیسبوک و ئینستاگراموانەوە دۆزیمەوە توانیم لە ماوەیەکی کەما پێی بگەم بتوانم ئەو چیرۆکە سەرنجڕاکێشە بکەم. بەڕاستی یەکێک لەو شتانی کە من زۆر لە ئەمریکا ینی جەختی لیەکەمەوە لە هەمان کاتە لە دەنجی ئەمریکاشە جەختی لیەکەینەوە کەوا بینەری کوردیش بینەرێکی چاوتیژە دنیای لەبەردەستایە چیرۆکی زۆرە بینێ زۆر زەرورە وەکو ڕۆژنامە نووسەکانی دەنجی ئەمریکا هەوڵیەوە بنکەوە چیرۆکی سەرنجڕاکێش بدۆزینەوە بۆی ڕێز لە بیسەرەکانمان بگرین. بەڵێ یەحیا باسی مەسەلەی ئادابت و با بڵێن وەرگرتنی سەرپەرشتی منداڵانی دایک و باوکت کرد، بێگومانەوە یەکێک لە کولتورە جوانەکانی ئەم وڵاتەیە بەڕاستی کە بن بۆ خۆم لە نزیکەوە ئەوەم بینیوە. بەڵام دەمەوێ شتێکی دیکە بپرسم یەحیا لە دەرەوەی ئەم با بڵێم چیرۆک و راپۆرتەی کە سازت کردووە دەمەوێت بزانم چی دیکەی سەرنجڕاکێش هەبوو لەسەر ژیانی جۆرج بۆ تۆ؟ بڵێ یەکێک لەو شتانی کە بەڕاستی ینی ئینسان بەگشتیێنی پڕە لە بۆڵە و پڕە لە ڕەخنەوەمانەکە تەندروستێکی تەواوت و لەش ساغە، بەڵام کەسێکی وەکو ئەوە بینی کە بڵێن دوو قۆڵی نییە بەڵام چنەڕنەی ژیانەکان گەیشتووە بە ئەوەی کە بڵین لە وێزگەیەکی ژیانە نەوەستاوە لە شوێنەکان نەوەستاوە. بە نمونە ئەو بیر و باوەڕێ ئەو ئینسانە هەیەی بەڕاستی من تووشی شۆکی کردم کە ینی باوەڕ و قەرارداری ئەم ئینسانە وای لێ بکات کە هیچ شتێک نەبێتە بەربەست. بەڵیمونە لە شوێنێکا کە باز لەوە کاڵێ من خوا دروستی کردوم بەڵام بەهەڵە دروست نەکراوم، هۆکارێک هەیە کە منی دروست کردووە. ئەمە ئەزانی بۆ من یعنی بەڕاستی ئەمە لە چەندین ڕۆمان بەلای منەوە گرنگترە کە ئینسانێکی ئاوا بەرخورد لەگەڵ ژیانناکە بەم چەشنە چنەڕنیەکە تا ئەوەی کە ئێستا کەسێکی ناودارە بووە بەوانە بەڕاستی ینی پێویستە ئەمە لەبەر چاو بگرین. بەنمونە سەفەرێکەکە بۆ تێنسی بۆ چێ بۆ تێنسی سەفەرەکەی بۆ ئەوەیە کەوا باسی ئەزمموی خۆی بکە، باسی ئەوە بکە کە چۆن توانیوێتی دوای خەونەکانی خۆی بکە. بەڕاستی لە تێنسی وەکو خۆی باسیەکە باسی گرنگی هەڵگرتنەوەی کەسێک مناڵێک کەیکەی بە مناڵی خۆت ئەمە زۆر گرنگە. ئەگەر بەڵێ یەحیا زۆر سپاس بۆ ئەو چیرۆکە سەرنجڕاکێشە. برێ بەفرا و ڕاستیژی ینی چیرۆکەکە باڵکێشە ینی کەسێن وەک جۆر یعنی دکارم ببێژم لە جیهانی گەلەکن ئەو تەنێ دیار دکە ئەگەر ڤینا مرۆڤ هەبێت دکارە هەر تشتێکی بکات تشتێکی کۆ ببێژێ ئەڤیان نەپێکانەیە نینە لە دنیا بێگومان دەبێت بێگومان وایە و ئینسان دەتوانێت لە هەر دۆخێکدا ژیانی خۆش بێت و چێژ ببا لە ژیانی. کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران ڕایەنگەیان کە بەردەوام دەبن لە داواکردنیان لە بەڕێوەبەرایەتی بایدن بۆ چارەسەرکردنی ئاسایش و ئەمنیەتی سنوورەکانی باشووری ئەمریکا. ئەندامانی لێژنەی لیکۆڵینەوەی کۆماریەکان دوای دانیشتنی ڕۆژی چوارشەمە ڕەخنەیان لە سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی بایدن گرت سەبارەت بە ئاسایشی نیشتیمانی و گوتیان هاوکاتی ئەوەی کە گەڕانەوەی کۆچبەران دابەزیوە هەروەها ژمارەکەشیان تا دێبەرزتر دەبێتەوە و دەڵێن سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی بایدن هەندەرە بۆ هاتنی کۆچبەران بۆ ناو ئەمریکا بە شێوەی نایاسایی. وەزیری ئاسایشی نیشتیمانی ڕۆژی چوارشەمە هەوڵیدا بەرگری لە سیاسەتەکانی بەڕێوەبەرایەتی بایدن بکات و ئەو تۆمەتانە ڕەت بکاتەوە کە ڕوبەڕووی بەڕێوەبەرایەتی بایدن دەکرێنەوە.
بجینا پایتختا چینه روجا پنجشنبه هن جهن گشتی گرتن و خالن وکولین لهن جهن دن تنتر کرن ده دمکی دا کو پرانیا 22 میلیون رونشتوان باجر تستن کرونایی دکن دا کو گرتنا لشنگهای لورجی دوباره نبه پرانیا رونشتوانین لناوندا بازرگانیه اف بو مهکه دناف مالین خوده جبو پیدا کرنا پیوستین روجانه زحمتیان دبینن لهویک هیا پشتی کو هجمارا پیکتیان کم بویا و برپرس دبیجن بالاوان بهتر لسر بلافکرنا وکسین بهسکره لناف کسن خودی تمن زایڵی داهێنان بەرنمەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. سرکرده کوریا باکور کیم جونگ اون سوز دایه که هزا ولاتی خویا ناوکی با اوای کی هری لزگین پیش بخه او در ریوچونه که لشکری دا روجا سیشم ایواری آخوی بیو که تلویزیونا دولت بلافکر. پشتی چندین جرباندن مزنین چکن بنگهین ین کوریا باکور نوترین نمایش خویا لشکری لناوندا پیونگیونگ پیک آنی. د چالاکی ده موشکا بالیستیک یا هر مزن یا بناو هاوسانگ هفده هاتا نمایش کرن و او ادعا دکه مهابوری جرباند بو. دوی چالاکی ده چه موشک نون نهاتا نمایش کرن. لیچ ریسکن آگری دو گوتارا کم جونگ اون و دپجین. وی هشداری دا گو هر ولاتا کا بزاوی بکه برهنگاری لشکری دگل کوریا باکور بکه دیوی ویران بکد. 우리 핵무력의 기본 사명은 ارکی هر سرکه هی زما یا ناوکی خلادان جشری لیچکی می ناوکی نبتنی یک تشتی و گریدایا اگر هر هیزک هول بده کو برجوندی ام سرکه ولاتی مج ناب با هزما ناوکی و نچار با رکا خویا دوامین یا نچاوری کری بخته پیش خوا حتی نها کم چار چالاکین بهی رنگی لدار خستنه. دوان 2 سالن بوریدا سروک کوریا باکور 4 نمایش لشکری انجام داینه. شروعکار دبیجن بوی هیا اوه نیشانک بدکو دنافبرا وی کوویدا جیهانی دا سروکم همبری کشه نافخواهی دبد او بریوه برنا وان جوره نمایشان ریکه بو بدز و اینانا پشتوانیا سیاسی. لگور گوتنا شروعکار بانگیانگشی نمرجه روش چند آلوز بد لی بزحمت سروکم رازی بدزبردان جچک ناوکی بکد. gelek hewldanên siyasî abûrî û dîplomatîk ji bo rejima Kurya Bakur têneb kirin lê ev ne giring e û rêyeka nerast e ku heza serokatiya Kurya Bakur ji bo serkê navokiyên cengê û mûşekên dûr avêşkên bike ji ber ku ew vê weke rêka herî baş û zêde pê bawer bo ewlekarî û mana xwe dibîne. حتی نها کوریا باکور داخوازا امریکا جبو وگران لسرمیزا دانستاندن لدور پرسا چک ناوکی رد کریه. گلک شروعکار و تخمین دکن گو کوریا باکور دی قیرانا آزرینت لپی خامت وی چنده گو بردوام پرسا دانستاندن چک ناوکی دگل امریکا دپاشروجه ده هندس کفتان بدست بخه. بەڵێ ساڵە چەند هەواڵێکمان هەبوو لەبارەی تورکیا و لە سەبارەت بە هەواڵی سیاسیمان هەبوو بەڵام لە تورکیا دەمەوێت بڵێم جیا لە هەواڵی سیاسی کە ڕەنگە زۆر کەس حەزی لە هەواڵی سیاسی نەبێت گەلێک شتی خۆشمان هەیە وەک خواردن وەک جێگا سەرنجڕاکێشەکانی وڵاتێکی گەشتیاریە یعنی ژناوانژی بازارێکە کەون سەردەما عوسمانیان دەکوێت منها بەحسەوەی بکەن لە ئەستەمبۆلە تورکیە کەپاڵی چارشێ بازارێکە کە دیروکاوی و دیگره 561 سالان بری سردما عثمانیان که جعالی فاتح سلطان محمد و هاتبو آوا کرن ناوندا بازار بهتری 3500 کارگه و 22 درگه هنه راپورتا پیامنیر مل استانبول آگاهین بهتر هنه دیمنن هون ها تماشا دکن به درون هات یک شاندن و او دیمنن به هم پایین هون دبینن جی کپالو چارشه انگو سوکا سرگرتی نشانده ده او اف سوک جبر کو سره به تمامی گرتیه نو خوشی جوه که دستینه
اف سوکا لالیه و دیروکی و لالیه و مدرن 561 سالیه که دم عثمانیان ده به فرمان فاتح سلطان محمد و هاتیه چکرن. لوین آونده جه 3500 زیده تر کارگه و 22 دریه ناوندین و سوکه جی هنه. هر وها کپاlı çarşı سر 22000 metrekare hatiye ava kirin û di tê de 18 xan jî hene. Kapalı çarşı ji bo ger û geştê, ji bo çand û huner û bi aboriya İstanbul û bi taybetî ji bo aboriya Tirkiye ji ciheke pir girîng digre û di cîhanê de jî ciheke tê zanîne. Serokê destê rêveberiya Kapalı Çarşı Fatih Kurtulmuş diyar dike ku ji ber pandemiya vîrusa korona hejmara mirovên serdana Kapalı Çarşı kirine kêm bûye. Turizmle ilgili rakamları da birkaç tane vermek isterim. Ez dixwazim li ser hejmara gerokan jî çend tiştan bêjim. Di sala 2021 da 25.5 milyon kes hatin Kapalı Çarşî. Ji vê hejmarê em difikirin ku 5 milyon kes gerokên biyanîne. Beriya du salan jî bi destpêka pandemiya vîrusa korona 21.5 milyon mirov hatin Kapalı Çarşî. û di sala 2019 da jî 43 milyon kesan serdana vê navendê kirin û 10 milyon kes gerok bûn. Luana ji gerokeke ji Brezilyayê û ew ji bi hevjînê xwe hatiye İstanbulê wan hem ji bajêr hem jî ji Kapalı Çarşiyê pir hez kirine. We came to Turkey on our honeymoon. Me ji vê sûkê pir hez kir û em piştî zewaca xwe hatin Tirkiye. Li vir gelek berhem hene û buhayên wan jî pir erzanin. Herwa gelek berhem hene ku li piraniya heremên din peyda nabin. Her wiha Serok Kurtulmuş balêdikşîne ser rola Kapalı Çarşıya ser aboriya Tirkiye jî û ew dest nîşan dike ku pareke mezin ya aboriya Tirkiye serpişta Kapalı Çarşı dimeşe. Kapalı Çarşı çok geniş bir semt gibi büyük. Kapalı Çarşı weke taxeke mezin û navendeke ku rê nîşanî aboriya Tirkiyeyê de kar dike. Em dikarin bêjin ku Kapalı Çarşı weke borsayekê kar dike. Li vir rojane bi awayekî klasîk kirîn û firûtin têkirin. Xoyaye ku Kapalı Çarşı tevê hemû dijwariyan ji bo İstanbul yek ji navendên herî berçave û ew bi zêr û zîv, bi mehfûr û bi biharetên cûr bi cûr û bi dehan berhem û amûrên din jî li benda serdana mirovan e. Membatanê, Dengê Amerîka, İstanbul. لە کاتی شەڕی ڕزگارکردنی مووسڵدا بەکارهێنانی چەکە جۆرا و جۆرەکان بوونەتە هۆی دروستبوونی شێرپەنجە. ڕەفا ژنێکی گەنجە کە نەخۆشی شێرپەنجەی هەیە ئەو دوکانێکی بۆ دابینکردنی ژیانی خۆی و منداڵەکانی کردوێتەوە. پێکەوە بینەری راپۆرتێکی کاوە عومەر دەبین لە سەرم بابەتە. دمê şerê azadkirina Mosulê da gelek corên çekî hatine karînan ku yasa nîvdewletî da qedexe ye. Derencamên karînana evî çekî li her cihekî be wê nexweşiyên tirsinak kevne nava xelkî da mîna nexweşiyên penceşêrê ku bi rêjeka bercav wê zêde be. Rif'a tûşî nexweşiya penceşêrê bûye û serarayî jan û azarên evê nexweşiyê di nava laşê evê jinê da ew neçare kar ketin da ku jêderê jiyana zarokên xwe dest bêxît. گوتنا من تو تویشی نخوشیا پنجشیری بویه از گلک تک چوم راستی بو من نخوش بو گوتنا من تو گلک یا ترسیا جبر پاشمان شری تو توش بویه من دست به چاره سریا کیمیاوی کر و حتی آنها از بردوامم اوه 5 سال در باز بون بری چند روزان نوجداری گوتا من تو دی بو 10 سالان بردوام چاره سری ورگری Evê jinê keçeka xwe ji dest dayet şerê azadkirina Mosulê da her wesa karesatên mezin bi çavên xwe dîtîne. Ji ber vê yekê ew dibêje jiyan li ber çavên min bêtam bûye ji layê saxlemî û derûnî ve. دم بردمان موشکک نزیکی من کرد او بو صدما کشتنا کجا من تمنی ویتنه 10 سال بون جبر وان نخوشیان و ظلم داعشی از توشی پنجشی را سنگی بون بگمان هر کسی توشی وی نخوشی دبد او قردار دبد
جبركو چارەسەری gelek buhaya. Ez neçar bûm min ev dikane vekir û min qerzek ji rêxirawa DRC wergirt. Min dest bi karê xwe kiriye û hîvîdarim qerzên xwe bidim. Zanistên pizîşkî da ew tekestiyan ku karînana çekê qedexekirî li sala 2016 da û 2017 da li Mosulê wê bûye berzbûna rêja penceşêrê li Sinûrê parêzgeha Neynewa û taybet li Mosula kevin. Ceng hokarê serekê jîngehê dişibît mîna av û ax û hewayê. Bêguman ew cengê di rêjeya nexweşiya penceşêrê zêde ketin li Mosulê. Her çende me çilê Kurdîn li ser vê babetê nekirine ji ber ku ew babete pêdivî ve kulînê dom dirêj diyar diket. Gûrê ew çekî hatiye karînan li vî bajarî. Sal bû salê rêja penceşêrê li Mosulê wê zêde be û amarên fermî wesa xuya dikin ku li sala 2020 da 1500 halet hatbûne tomarkirin û li sala 2021 da 1640 halet hatine tomarkirin. Şarazayên evî biyavî vedgerîne du hokaran, êk zêdebûna rûniştvanên evê deverê û derkeftina derencamên çekê qedexekirî ku hokarê serekiye ji bo peydabûna penceşêrê. Kawa Umer Dengê Emerîka, Mosul. سەرۆکی بۆندێستاکی ئەڵمانیا باربێلباز ڕۆژی پێنجشەمە لە ئۆرشەلیم بەشداری دەکات لە بۆنەیەک بۆ یادی هۆلۆکاست. هەروەها ڕۆژی چوارشەمەش بۆ ڕێزگرتن لە یادی قوربانیانی هۆلۆکاست سەردانی مانومێتی قوربانیانی لە ئیسرائیل کردو بە داگیرساندنی مۆم و دانانی تاجەگوڵینە یادی قوربانیانی کردەوە. دەیان ساڵ دوای هۆلۆکاست کە ئەڵمانیای نازی 6 میلیۆن جوی تێدا کوژ لە ئیستادا ئەڵمانیا و ئیسرائیل بوونەتە هاوپەیمانێکی نزیک و ئەڵمانیا گرنگترینە هاوبەش و هاوپەیمانی بازرگانی ئیسرائیلە لە یەکێتی ئۆروپادا. چار عزمانگرên NASAyê ku ji aliyê SpaceX ve hatibûn berdan bû boşahiya ezmên roca çarşemê êvarê gihîştin îstgeha boşahiya ezmanî ya navnetewî. Ev yekem tîma NASA ye ku ji mêr û jinan wekhev pêk tê di nav de jî yekem jina reş Jessica Watkins seroka erka ezmaniya NASAyê Kathy Loyders gote ev yek ji tîmên herî cihêreng e. SpaceX niha 5 tîm ji bo NASAyê di nav de jî du rêwîtiyên taybet di 2 salan da pêk anîne. Kompanya Elon Musk birin û vegerandina 3 karsazan bi dawî anî wekû mêvanên taybetên NASAyê. نوێشکەرانی موسڵمان بە بۆنەی شەوانی قەدری ڕەمەزانەوە لە مزگەوتی ئەڵقەسا لە شاری ئۆرشەلیم کۆ دەبنەوە بۆ نوێشکردن. شەوی لەیلۆتل قادر شەوێکە کە موسڵمانان پێیان وایە یەکەم ئاەتی قورئان لە ڕێگەی جبرەئیلەوە بۆ محەممەدی پەیغەمبەر نازڵ کراوە. بەێ بەفراو تە بەحسا ئۆرشەلیمێک کرد دەوان ڕۆژین داویەدا دەبێژم دمەها ڕەمەزانێدا gelek tund û tujî û pevçûn di navêna İsraîlan û Filistîniyan da çêdibûn. Em dizanin ku Orşelîm cihekî pîrozê sê ayînên ezmanî ye wekû dibêjin ya cihûyan ya mesîhiyan û ya بەداخەوە ساڵە هیوادارم بە بۆنەی ئەم ڕۆژانەوە کە لە لای مسلمانەکان ڕۆژانێکی با بڵێن پیرۆزە ئەو تند و تیژیانە بەلایەنی کەمەوە ڕابگیرێن بە تایبەتی کە لە ئیستادا خەڵکەکە زۆر کۆ دەبنەوە لە ئەو شوێنە با بڵێم ئاینیانەدا بە هیوام کە تندوتیژی نبینین و هەواڵی تندوتیژیەکان بڵاو هێویەدانا بە تایبەتی درۆژین جەژناندا ینی خەڵک هەموو ینی حتەن ئەvê کو شەرژی دخوازن دوان ڕۆژاندا هەنێک هەست بووی ئارامیە دکن دوێ ئەو ئارامی ببە ئارمان ژوان ڕۆژین پیرۆزژی هەر ئەڤ بێژم ئەمریکاژی دوێ دەربارەیدا هەولێک دایە ینی gelek هەوڵدانە کو ببێژن ناوبەریەکێ دناوێنە جهویان ببێژن ئیسرائیلی و فلستینیاندا بکەژ بۆ چارەسەریە ئەف پرسکرێکا کو بدەهان ساڵت ناوێنە هەردوو بەڵام بەداخەوە وەک دەوترێت شەڕی ئۆکرانیا ژۆکارێکە کە لە ئیستادا سەرنجەکان لەسەر ئەو با بڵێن پرۆسەی ئاشتیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کەمتر بێتەوە و بۆیەش تندوتیژیەکان دەبینین زۆرتر و زۆرتر دەبێت. بینەرن هێژا لەڤەر کورد کۆنێکشن بەداویتێ تا جارەکەدن سلاڤین ڕەڤین دۆسکی فەرهاد فەلاحی و هێلین سندی لە کۆنترۆلێ و لەڤەر لە ستودیۆ بەفرا و نۆری من ساڵح دەمیجەر ji bo we hûn dikarin bernamêjî li ser
پلتفرم مین مدیا جواکی بشوپینه هر شادو